بەڕوای من شۆڕشی ژن یا سەرکەوتنی بزوتنەوەی ژنان لە سەرتاسەری دنیاە و تایبەتی بۆ کورد دوو مەودای هەیە مەودایەکی کوردایەتی واتە نیشتیمانی و مەودایەکی وەکو ڕەگەزی وەکو ژن بۆیە هەردووشان گرێدراوی یەکەن و پشتیوانیکردن لە هەر یەکەیان بە مانای پشتیوانیکردن دێن لەوی تریان وەکو هەموو ژاننامەی گردردونی مافی مرۆڤ وەکو هەموو مافێکی چاک وەکو هەموو مافێکی هاوڵاتی ئەڵێ ئەگەر لەسەر ئەو بنەما نێودەوڵەتیە بڕۆین کەواتە هەموو کەسێک مافی ئەوەی هەیە ئازاد بێ لە ڕادەربڕینی خۆیان بەدوور لە دەمارگیری بەدوور لە ڕەگەزی بەدوور لە ئاین و نەتەوە و ئەمانە پێویستە وەکو مرۆڤ مابەڵێن لەگەڵ بکرێ نەک لەسەر ئەو بنەمایانە بچەوسێنرێتەوە جیاوازی لە ئاستا بکرێت بۆیە شۆڕشی ژینا و هاوشێوەکانی یاخود ئێستا هەموو بەهۆی ئەوانەی کە لە دەربڕینی ڕای خۆیان لە بۆچوونێکی لایەنێکی سیاسی چ لە ڕۆژهەڵات و چ لە پارچەکانی تری کوردستانە لەلایەن دەسەڵات و ڕژێمی ئەو ناوچەیەوە سزا ئەدرێن ئەشکەنجە ئەدرێن بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرئەچێ ئەمە هەر بۆ خۆی پێشێلکردنی مافەکانی مرۆڤە ئەجا ئایا ئەمە لە ئاستی ناوخۆیی بێ لە ئاستی هەرێمی بێ لە ئاستی نێودەوڵەتی بێ ئەبێ ئەم بەندانەی مافی مرۆڤ وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵا بکرێ بەبێ جیاوازی لە هەر شوێنێکا بێ بۆیە بڕیاردان یا حکومدان با بڵێن لەلایەن دەسەڵاتێکی وەکو ڕۆژهەڵات بۆ ئەو کەسایەتیە سیاسیانەی کە گوزارش لە نیشتیمان نەتەوە بێڕۆڕای سیاسی خۆیانەکەن ئەمە دژی ئەو بنەما مافەکانی مرۆڤە کە پێویستە هەموو تاکێک لە ئاستی خۆیەوە ناڕەزایەتی لە ئاستیا دەرکا و قبوڵی ئەوە نەکا هیچ کەسێ لەسەر بێڕۆڕای ئاینی لەسەر بێڕۆڕای سیاسی لەسەر بێڕۆڕای فکری خۆی لەسەر بێڕۆڕای تەنانەت ڕەگەزی خۆیشی بڕیاری لە سێدارەدانی بۆ درێ بۆیە ئێمە دژی ئەو بڕیارانی کە لە هەر کوێ بێ و لە ئاستی هەر کەسێک کا بگرێت کە ئەنجامە درێ ئەگەر ژن ئەگەر پێوە بابەتەکە وەکو لەسەرتا ئاماژەم پێکرد مەودا و ناوڕۆکێکی زۆر قوڵتری هەیە کە ئەویش ترسە لە ئەوەی کە کورد وەکو کیانێکی سیاسی سربەخۆیەتی خۆی هەبێ وەکو گەلێکی سربەخۆ بگا بە مافەکانی خۆی اینجا ئەمە ئەنجە گەورەکەیە ئایا لە پاڵ ئەمەیە ژن سزا ئەدرێ پیاوە ئەکوژرێ ژن لە سێدارە ئەدرێ بڕیاری حکومدان بەسەر مرۆڤەکانە ئەشەسپێنرێ ڕێگریان لێ ئەکرێ دەربەدەریان لە ئاستا ئەکرێ ئەکوژرێن ئەبڕێن ئەمانە هەمووی کەناڵ و میکانیزمی جۆر بە جۆرن بەڕای من بۆ ئەوەی کە ئەگەر بزوتنەوەی ژنانە کە بە جۆش و خۆشێکی جیاواز و تایبەتمەندەوە هاتۆتە ناو گۆڕەپانی کوردستان و لە سەرتاسەری دنیاە ئەم واقعە سەلمێنراوە و خۆی سەلماندووە بە ڕەفتاری بە کردداری بە هەڵوێستەکانی بە پرۆژەکانی ئەمانە هەمووی ئەبێت بە شێوەیەک لە شێوەکان کە لێ ئەدرێت واتە لە بەرامبەر بەوەیە ئامانجی نەتەوایەتی و نیشتیمانی لێدراوە بۆیە هەمووی ئەتوانین بڵێن چ شۆڕشی ژن چ بزوتنەوەی ژنان چ بزوتنەوە سیاسەکان هەمووی پاکێجەکەن بۆ کورد گرێدراوی یەکەن لێدان لە هەر یەکەیان لەقکردنی ئەوی تریانە ئیتر ئەمە بە ئامانجی بچووک بە ئامانجی گەورە لێ ئەدرێ بە میکانیزمی جیاواز لێ ئەدرێ گرنگ ئەوەیە ئامانجە گەورەکە ئەوەیە کە کورد کیانێکی سربەخۆی خۆی نەبێ کە ئەمە چەند پەیوەندیدارە بە بڕوای من بە پلان و فشار و بەرنامەی هێزە نێودەوڵەتەکان ئەوەندە بگرێدراوی ناوخۆ خۆمانە کە کورد هێزە سیاسەکانی کورد لایەنە سیاسەکانی کورد بزوتنەوەی ژنان لە ناو شۆڕشی کوردایەتیە و هاوڵاتی لە ناو گەلی کوردستان وەکو بە شێوەیەکی گشتی ئەمانە ئەبێن لە ناو خۆمانە زۆر یەکگرتوو بین و ئەو یەکگرتووی و پێکەوەی و یەکتر قبوڵکردنەوە بکات هێزێکی تۆکمە بین لە بەرامبەر ئەو نەیارانەی کە بە بەردەوام بە پلان ئیش لەسەر تێکشکانی ئەکرێت وەکو ئەرکێکی هەم نیشتیمانی هەم ئەرکێکی ژنان پشتیوانیکردنی ژن بە شێوەیەکی گشتی لە هەر کوێیە بن لە هەر ناوچەیە بن لە هەر نەتەوەیە بوون و بە تایبەتی نەتەوەی کورد گرنگە پشتیوانی لەوانە بکرێت وەڕێگری بکرێت لە بەرامبەر ئەو پێشێلکارانەی کە چ دژ بە یاسای
نێودەوڵەتیە چت بە یاسای مافی مرۆڤە چ بە یاسای ناوخۆیە بەڵام دەسەڵاتێکی سیاسی لەبەر ئەوەی بەرژەوەندی دەوڵەتەکەی خۆی ئەپارێزێ لەبەر ئەوەی کە بەرژەوەندی عنسوریەتی خۆی ئەپارێزێ پێشێلی لەسەر بنەمای فێشەلکردنی مافی کەمە نەتەوایەتیەکانە زۆری نەتەوایەتیەکانە ڕەگەزی جیاوازە ئەمانە هەمووی جێی قبولکردن نییە بۆیە دەنگبەرزکردنەوە فشار خستنە سەر دەسەڵات و لە هەمان کاتە پشتیوانیکردنی پرۆژەی ژن یا بزوتنەوەی ژنان بۆ ئەوەی کە پێشێلی مافەکانیان نەکرێت بۆ ئەوەی کە دەرحەق بە یاسا سەروەر بێت لەو ناوچانە پێویستە پشتگیری و پشتیوانی یەکتری هەبێت و لە نێوەندیشانە پشتگیریکردن لەو خەباتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئێستای ئەنجامەدرێت بە بڕوای من لە واقعا ژنانی باشوور بە بڕوای من چ ڕێکخراوەکانی ژنان چ کەسانی ئازادی خواش چ کەسانێک کە باوەڕیان بە مافەکانی مرۆڤەیە بە ژن و بە پیاوە لە باشووری کوردستان لە هەموو قۆناغە جۆر بە جۆرەکانە درێخیان نەکردووە لە پشتیوانیکردن ئیتر ئەگەر بە بەیاننامە بوو بێ ئەگەر بە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بوو بێ ئەگەر بە پشتیوانیکردن بوو بێ لەسەر ڕشتنیا ناڕزایەتی لە ڕێگەی شەقامەکانەوە ئەگەر بە سەردانیکردنیان بوو بێ کەناڵی جۆر بە جۆریان گرتوۆتە بەر کە ئەمە ڕاستەکەیە بۆیە ئەمیشان ئەگەڕێمە بۆ ئەوی بڵێم یەکگرتووی گەلی کورد چارەسەری وەسەنگی محەکە بۆ ئەوەی کورد بە ئامانجی خۆی بکات.